گەورەترین کێشەی قەڵەمیش لە کێشەی ناوچەی کەمەر و وورگایە کە زۆر نەخۆشیەکان پێوەی وابەستەیە و هەروەها ئێوەش زۆر کار لەسەرەوە مەسەلەیە کە بەتایبەتی چێپەنجە کۆمەڵ کە زۆر پەیوەندیدارە بە گەورەبوونی ناوچەی کەمەرەوە. وازە دەرمانە کورداواریەکان بێت، دەرمانە پزیشکیە، بێوەیە، سەلامەتە نیوەکانی کە ئێوەی پزیشکان قوبوڵتانە، دەرمانێکمان هەیە بە زۆر بچوو کاتەوە؟ نەخێر، ئەوە شتێکم بێرە خاتەوە، ئەوەی کە ئەڵێن بامێ و سەروپێ بۆ لینجی ئەژنۆ باشە و ئازانن لە بینی گەدە و ئەژنۆ یەک بۆری هەیە لینجی سەروپێکا با یەکسەری کاتە ناو ئەژنۆوە. هەر شتێکمان خوارد وەکو جەناب تەزانی ئەبێتەوە بە ئاو و کانزا و مژادە سەرەکیەکانی خواردن، هیچ شتێوەکو خۆی ناچێتە ژوورەوە. گۆشت بخۆیت و شیرینی بخۆیت و چاوری بخۆیت و نانەوەش بخۆی، کۆمەڵێ لەم کانزا و ئاو شتە سەرەتاییانە ئەچێتە ناو خوێن، دوایی دابەشە بێ بەسەر هەموو خوێنە. شوێنێک نییە لە بینی گەدە و لە بینی دەم و چاو بۆریەک شتێکی وا دروستکرایە بەس بڕۆ بۆ دەم و چاو با قەڵەو بێ، یان لە بینی گەدە و ورگە هەبێ بڕۆ بۆ گەدە بۆ تەنگە بۆ ورگ بەست ورگەکە لاواز بکەرەوە. ئەو شتانە ئەچێتە ئاستی خەڵەتان و چاوبەستی کە ئێوە هیچ شێوەیەکی زانستی نییە. ئێوە زۆر دژی و بابەتەن و زۆر کار لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک. بەڵێ ئێمە بۆ دژین لەبەرەوە ئێمە ئەبێ ڕاستی لەگەڵ هەموو بڵێن لایەنە بەدەکانی دەرمانە ئەگەر پزیشکیش بێ لایەنی بەدی هەیە ئەبێ ڕاستیەکان بە خەڵک بڵێن من خەڵکم دیوە بۆ دەرمانانەی کە لە ناو بازار ئەفرۆشرێ تووشی چەقبوونی جگەر بووە، دیومە جگەری وەستاوە و مردووە چونکو کەس نازانێت ئەوەشی کە دروستی کردووە نازانێت چی تێکەڵەیەک هەیە. تێکەڵەش چۆنە وەکو ڕوون و ئاشکرایە لای زانستخوازان شت هەیە دژی شتێکی تر مژادێ دژی مژادێکی تر مژادێک هەیە ژەهراوێتی مژادێکی تر زیاکە. ئەگەر هەڕەمەچی ئەم شتانە تێکەڵ کرا بە ناوی دەرمانێکی سروشتی و دەرمانێکی زانستی کە نازانی لە چێ دروست بەس کۆمەڵشتی سروشتیە ناتوانانی بڵێ کە بێوەی. ئەی لە ڕووی زانستیەوە ئەوەی کە ڕێکخراوە زانستەکان کارەکەن بۆ ئەوەی کە شتە ناڕاستیەکان لابەرن، بەڵام خۆ خەڵکیش پێویستی بە شتێکی ڕاستی هەیە. هەر بۆ نمونە کەسەکە ناوێت شتەکاری بکە ستایلیشی گۆڕیوە، بەڵام پێویستی بە دەرمانێکی شەیە کە یارمەتی بارە داوەزانی کێشەکە دەرمانی ڕاستی پزیشکیمان هەیە. بەڵێ هەمانە چەند دەرمانێکی زۆر کەمە شوێنێک هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا کە ئیشی ئەوەیە چاودێری دەرمان و خۆراکە و ئەگەر هەر شتێک ئەوان نەیسەلمێنن ئێمە وەکو زانستخوازان وەکو پزیشکان ناتوانین کە بڵێن ئەتوانین بەکاری بێن. ئەویش چۆنە بۆ نمونە دەرمانێکەیە لە ساسیچ ئەو چوریە خوێ ڕێی لێگرێ بچێتە ناو لەش پێوترێ زێنی کاڵ، دەرمانێکەیە کەوا لە ساسی ئەو شەکر و شیرینەی کاخورێ ڕێگرێ بچێتە ناو لەش پێوترێ شور سلیم کە لە فاسۆلیای سپی دروست کراوە، جۆرێکە لە شیرینی ناو فاسۆلیای سپی. دەرمانێکی ترێ تازە دەرچووە ئەوەیان تایبەتە بە کێشەکانی کۆنیشانەی میتابۆلیزمی کە ئەمیش چیە کۆنیشانەی میتابۆلیزمی زۆر جار لەگەڵ قەڵەویات تێکەڵە بێت. کۆنیشانەی میتابۆلیزمی بریتە لەوەی یەکێک تەنگەی ئەستور بێ، دووشتی تریشی هەبێ، یا فشاری خوێنی هەبێ یان شەکرەی هەبێ یان چاورەکانی تێک و پێکچوو بێ یان نیشانەکانی سووتانەوەی لە لەشا هەبێ. ئەگەر هات و دوان لەمە لەگەڵ تەنگەی هەبوو ئەوە پێوترێ کۆنیشانەی زیندەپاڵی. لەم کۆنیشانی زیندەپاڵی دەرمانێکی تازە دەرچووە بە شێوەی تۆز کە یارمەتی هێلکەدانەکانەیات یارمەتی وەرجیشەیات کە لەگەڵ وەرزش و لەگەڵ پارێزە تۆزێ بەرەو باشی بڕە.